کانونی نووسەرانی کوردستان ڕۆژهەڵات ڕێکخراوێکی فەرهەنگی ئەدەبی هونەری و ڕووناکبیری سەربەخۆیە کە لە پێناو خزمەتگەیاندن بە فەرهەنگ و ئەدەب و هونەری کوردی و بۆ بەهێزکردن و جوڵانەوەی کولتوری و ڕۆشنبیری لە ڕۆژهەڵاتی کوردستاندا تێدەکۆشێ. کانونی نووسەرانی کوردستان ڕۆژهەڵات لە دوایین کار و چالاکیەکانیدا و لە ماوەی قەدەغەی هاتوچۆ و مانەوە لە ماڵەکاندا هەڵمەتێکی ڕاگەیاند لە ژێرناوی شەوانی ئۆنلاینی ڕۆژهەڵات و هەر پەیوەست بەم هەڵمەتە هەر شەوە و نووسەر و خاوەن هەزر و قەڵەمێکی ڕۆژهەڵاتی وڵات بە شێوەیەکی ئۆنلاین و لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک بوونە میوان و لەو هەڵمەتەدا کار و چالاکیەکانیان خستە ڕوو. بۆ قسە و گفتوگۆی زیاتر لەم بارەیەوە و ئاگاداربوون لە کار و چالاکیەکانی ئەم ڕێکخراوە هەر ئێستا و بە ڕێگەی تەلەفۆن میوانداریم کردووە لە زۆر بەڕێز ئازاد ڕۆستەمی بەرپرسی کانونی نووسەرانی کوردستان ڕۆژهەڵات. کاک ئازاد سڵاو و ئەم کاتت باش و زۆر سوپاس کە میوانداری ئەمەد لە پرۆگرامی سپێدەی بەختەوەری لە رادیۆ سەلام قبوڵ فەرموو. سڵاو و ڕێز هاوڕێ بەڕێز و خۆشەویست، زۆر سوپاس بۆ ئێوەکە و دەرفەتتان بۆ ئێمە ڕەخسان کە بتوانین چەند دەقەیەک پێکەوە لەسەر کار نووسەرانی کوردستان بدوێن. ڕێز و سڵاوم هەیە بۆ گوێگرانی رادیۆ سەلام پرۆگرامی سپێدەی بەختەوەری. هیوادارم لەو سەردەمەدا دوور بن لە هەر چەشنە ناڕەحەتیەک و تەندروست و سەلامەت بن. هەر بژی وەکو یەکەم پرسیار حەزەکەم باسێکی کانونی نووسەرانی کوردستان ڕۆژهەڵاتمان بۆ بکەی کەی و چۆن دامەزرا و ئەو سێکتەرانە چین کە کاری تێدا دەکەن. کانونی نووسەرانی کوردستان لە ڕاستیدا ساڵی 2004 زاینی لە دەرەوەی وڵات دامەزرا، یعنی بە شێوەیەکی فەرمی لەلایەن سیستەمی دەوڵەتیەوە تۆمار کرا. هەر لەو ساڵانەدا توانی مەجموعەیەک پەیوەندی لەگەڵ لایەنە فەرهەنگی ئەدەبی هونەریەکان ڕێکخراوی نووسەران و پێنەکان دابمەزرێنێت. لە ڕاستیدا ئەمە تەنیا لە ساڵی 2004دا نەبوو کە هەوڵی بۆ درا ئەم ڕێکخراوە دابمەزرێت. پێشتر لە ناوخۆی ڕۆژهەڵاتی کوردستان بەدەیان جار ئەو هەوڵە درا، بەڵام لەژێر سێبەری ئەو سیستەمەدا کە ئەو کات و تا ئێستاش لە ڕۆژهەڵاتی کوردستان حاکمە نەمانتوانی ڕێکخراوێکی ئەوتۆ کە بتوانێت چەترێکی هەمەگیر بێت، سەرتاسەری بێت بۆ نووسەران و ڕووناکبیرانی گەلەکەمان لە ڕۆژهەڵات دابمەزرێنین. دوایین هەوڵەکان سپتەمبری ساڵی 2004 بوو کە لە تاران بەڕێوەچوو کە بەداخەوە دیسانەوە هەر ئەو دۆخەی کە بەسەر کوردستاندا زاڵە لە ڕۆژهەڵات ئیجازەی نەدات کە هیچ نوع ڕێکخراوێک لەو پەیوەندیدا دروست بێ. ئەوە بوو کە بە هاواهەنگی لەگەڵ هەموو نووسەران و ڕووناکبیرانی گەلەکەمان دەبێ توانیمان ئەم ڕێکخراوەیە لە دەرەوە دروست بکەین. مەسەلەکە لەوەدایە کە ئەوە تەنیا مەسەلەی ڕێکخراوی نووسەران لە پەیوەندی لەگەڵ نەتەوەکانی دیکە ئێراندا ناگرێتەوە، خودی نەتەوەی فارسیش بەداخەوە کە دەیان ساڵە کان نووسەرانی ئێرانی هەیە، ئەوانیش نەیانتوانیوە بە شێوەیەکی فەرمی ئیجازە وەرگرن بۆ ئەوەی کار و چالاکی بکەن. بەڵێ وەکو دیارە ماوەی چەند ساڵێک لە دامەزرانی کانون تێدەپەڕێ. بۆ لەو ماوەی ئەو چەند ساڵەدا کەم ڕێکخراوە دامەزراوە بە شێوەیەکی ئەوتۆ دەرنەکەوتون و نەگەیشتون بەو ئاستا کە چاوەڕوان دەکرێت. کان نووسەرانی کوردستان کۆمەڵێک گرفتی هەبووە. یەکەمین گرفتی ئێمە ئەوە بووە کە ئێمە ڕێکخراوێک یا پێگەیەکی فیزیکیمان نەبووە کە بتوانین ئۆفیسێکمان هەبێ، بۆ نمونە لە باشووری کوردستان یا لە ڕۆژهەڵاتی کوردستان یا لە دەرەوەی وڵات. بۆیە ئێمە بە شێوەیەکی ئینتەرنێتی یا بە شێوەیەکی مەجازی فعالیتمان کردووە لە ڕاستیدا. بەڵام لەو کاتەوە تا ئێستا دوو کۆنفرانسی گرتووە. لە هەردوو کۆنفرانسەکەدا دێژنەی بەڕێوەبەری هەڵبژاردنەوەکەم دێژنە بەڕێوەبەریە دابش بووە بەسەر هەر سێ پێگەی ناوخۆی ڕۆژهەڵات و نووسەران و ڕووناکبیرانمان لە باشووری کوردستان و لە دەرەوەی وڵات کە ئەوروپا و ئەمریکا و شوێنەکانی دیکە دەگرێتەوە. بۆیە ئێمە نەمانتوانیوە بە شێوەیەکی چالاک کاری فەرهەنگی بکەین کە بریتیە لە گرتنی کۆڕ و کۆبوونەوە، کە ئەوەش بۆ خۆی پێداویستی تایبەتی خۆی دەوێت، ئۆفیسی دەوێت، توانایی دەوێت، ئیمکاناتی دەوێت، کۆکردنەوەی ئەم هەموو نووسەرەی دەوێت. بەڵام بە شێوەیەکی فەرمی و بە شێوەیەکی ئیداری ئێمە توانیمانم کۆمەڵێک پەیوەندی لە ئاستی نێونەتەوەیدا دروست بکەین کە زۆرتر کاری یارمەتیدانی نووسەرانی ڕاونەراوی ئێمە بووە. بۆ نمونە ئەو کەسانەی کە لە تورکیا، لە باشووری کوردستان، لە شوێنەکانی دیکە بوون، لە ڕێگای پێنی جیهانیەوە، لە ڕێگای پێنەکانی ئسکاندیناوی و ئەوروپاوە توانیمانە لە چوارچێوەی پرۆگرامێک بە ناوی ئایکۆرندا یارمەتی مەجموعەیەک لەو نووسەرانە بدەین کە
ئێستا بەڵێ تعدادێکی ئەجگار زۆریان لە دەروەی وڵاتن و ئیقامەیان بۆ خەریکی کار و چالاکی خۆیانە. بەڵێ کەواتە پەیوەندیتان لەگەڵ دامەزراوەکانی دیکەی تایبەتمەند بە ئەدەب و هونەر و هەروەها ڕۆشنبیران و نووسەرانەوە تا چه ئاستێکە و هەتا چەند پاڵپشتی یەکدین؟ ئێمە لە ئاستی دەرەوە پەیوەندێکی ئێژگار خۆڵمان هەیە، یعنی دەگەڕێتەوە بۆ هەر سەرەتای دامەزراندنی کانون لەگەڵ نوێنەرایەتی پنی جیهانی لە وڵاتی نۆروێژ، لە وڵاتانی ئسکاندیناوی، ئەوروپای ناوەندی، تەنانەت کانادا و ئەمریکاشدا پەیوەندیمان بووە، پاڵپشتیان کردوبین، توانیویانە کۆمەڵێک کێشە کە بەرەوڕووی نووسەرانی ئێمە بووەتەوە بە شێوەیە کە دۆخەکەیان وابوو بێ نەیانتوانی بێ لە ڕۆژهەڵاتی کوردستان بمێننەوە، یارمەتیمان بدەن کە ئەوانە لە چوارچێوەی ئەو پرۆگرامەدا بهێنینە دەرەوە و بتوانن لەو چەرمەسەریەی کە بەسەریان داهاتووە ڕزگاریان ببێت. لە پەیوەندی لەگەڵ ڕێکخراوەکانی ناوخۆدا ئێمە پەیوەندیمان هەیە بە مەجموعەیەک کەسایەتی نووسەرەوە لە بەشەکانی دیکەی کوردستان، بەڵام بەتایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستان تقریبەن هەموو ئەنجومەنە فەرهەنگی ئەدەبیەکانی ناوخۆی کوردستان لە ڕۆژهەڵات ئێمە پەیوەندیمان هەیە. مەجموعەیەکی ئەجگار زۆر لە نووسەرانمان هەر لە نەسڵی یەکەمەوە تا ئێستا کە نەسڵی سێهەمی بەدوا داهاتووە ئەندامی کانی نووسەرانن، مەجموعەیەکیش لەو هاوڕێیانە بەرپرسن و لێژنەی بەڕێوەبەریدا ئیش دەکەن. بەڵێ پرۆژەی شەوانی ئانلاینی ڕۆژهەڵات پێشنیاری چێ بوو، چۆن بەڕێوە چوو؟ لەو سەردەمەدا کە ئەم پەتایە هاتە ئاراوە ئێمە کۆبوونەوەیکی ئانلاینمان هەبوو لە لێژنەی بەڕێوەبەری، لەوێدا بەڕێزکا جەماڵی نەجاڕی کە یەک لە ئەندامانی بەرپرسی کانونە پێشنیاری کرد مادامێکە هەموو شوێنێک دەبەسرێ و ئەو پارێزگەیە دروست دەبێت بە شێوەیەکی سەرتاسەری لە ئاستی ئەوروپا و ناوخۆدا، مەجالێکی ئەجگار باشە کە ئێمە بتوانین بەشێکی دیکە لە چالاکیەکانمان بە شێوەیەکی ئانلاین جێبەجێ بکەین، چونکە لە ڕاستی تا پێشتری ژێمامنەوە کۆڕانەمان بووە، بەڵام کۆڕەکان ئالەو ئاستەدا و بەو شێوەیە پرۆگرام داڕێژراونەوە. ئەوە بوو کە هاوڕێیانی بەشی بەڕێوەبەری پەسەندیان کرد، زەحمەتێکی ئەجگار زۆری بۆ کێشرا، هاوڕێیانی بەشی فەنی، هاوڕێیانی بەشی بەڕێوەبەری و ئەو کەسانەی کە لە کۆڕەکانە بەشداریان کرد توانیان هەمویان پێکەوە لە ماوەی 20 ڕۆژدا بەدایان کەسایەتی کە 22 کەس بوون بێنە ئەوێ هەر یەکە و باس لە مژارێکی تایبەت بە فەرهەنگ و ئەدەب و هونەر و مژارە ڕووناکبیرەکانی گەلەکەمان بکەن. زۆر ڕاستە، بەڵێ کارێکی زۆر جوان بوو، جێی دەستخۆشیە و هەر بژین. کەی لە پلانتاندایە کۆنگرەیەک بۆ دەستنیشانکردنی ئەندامانی زیاتر و بەرفراوانترکردنی کانون و دابەشکردنی ئەرک و چالاکیەکان بەڕێوە ببن؟ ئێمە بەتەما بووین وەک پێشتریش لە یەک لە دوایین کۆڕدا کە من باسم کرد، ئێمە دوای کۆنگرەی کۆنفرانسی دووهەم بەداخەوە لە ماوەی 2-3 ساڵدا چالاکیەکان خەوت بوو، سیستەمی ئێلێکترۆنیکی ئەمە بەو شێوەیە کە دەبوو چالاک ببێت چالاک نەبوو، بۆیە مەجبور بووین لێژنێکی بەڕێوەبەری کاتیمان پێکێناوە. ئەو لێژنە بەڕێوەبەریە پلان و بەرنامە و گەڵاڵەیەکیدا لە 4 بەشدا بۆ ئەوەی بتوانێت سیستەمەکە بکاتە سیستەمێکی مستەقڕی جێگرتو کە چالاکیەکانی بەرینتر و بەرفراوانتر بکاتەوە. لەم قۆناغەدا ئێستا ئێمە لە بەرنامەماندایە کە بە زووی کۆبوونەوەیکی لێژنەی بەڕێوەبەری دەگرین، وێڕای تازەکردنەوەی ئەندامانی لێژنەی بەڕێوەبەری، کۆمەڵێک بڕیار لەسەر چالاکی فەرهەنگی لەو چەشنەی کە لەم ماوەیەدا کردمان بەڕێوە ببین و کۆمەڵێک ئاڵوگۆڕ بەسەر سیستەمی ئێلێکترۆنیکی خۆماندا پێک بێنین، گۆڤارەکەمان کە گۆڤارێکە پارەکە پەسەند کراوە، گۆڤاری کانونووسەرانە بە شێوەیەکی ئێلێکترۆنیک بڵاو بکەینەوە و بتوانین تەواوی ئەو پلان و پێشنیارانەی کە هاوڕێیانمان لە ناوخۆ دەرەوەی وڵات هەیەە بە پراکتیکی بکەین. بەرنامەمان هەیە پاش ئەو قۆناغا کۆنگرەی کۆنفرانسی خۆمان بگرین، ئەوەی کە کەی دەگیرێ و بە چی شێوەیەک دەبێ، ئایا بە شێوەی ئەونلاین دەبێ، ئایا لە باشووری کوردستان دەیگرین یانە، چون لە مێژە هەوڵمان بۆ داوە بەداخەوە لە باشووری کوردستانیش کۆمەڵێک گرفتەیە ئیتر بۆ خۆتان باشتر دەزانن. ڕاستە، بەڵێ ئێمە هەر لە پەیوەندی داین، هاوڕێیانمان هەر بڕیارێکیان دا بە هەر ئەنجامێک گەیشتن بە ڕاگەیاندرا و بڵاوی دەکەینەوە و
خۆمان حاضر دەکەین بۆ کۆنگرەی سێهەمی کانونی نووسەرانی کوردستان لە ڕۆژهەڵات. بەڵێ بە هیوای بەردەوامی و سەرکەوتنتان وەکو دواپرسیار ئێوە وەکو کانونی نووسەرانی کوردستان ڕۆژهەڵات چاوەڕوانیتان لە کەسانی خاوەن هەزر و ڕۆشنبیر چییە و هەروەها کار و پرۆژە و پلانتان بۆ داهاتوو چییە؟ کانونی نووسەرانی کوردستان داوا لە هەموو ڕووناکبیران و هزربانان و هونەرمەندانی گەلەکەمانەکە هەر تەرخ و پرۆژە و پلان و پێشنیارێکیان هەیە بە پەیوەندیگرتن لەگەڵ کانونی نووسەرانە مەطرحی بکەن بۆ ئەوەی کانون بتوانێت لە نەزەراتیان کەڵک وەرگرێ. ئێمە بەتایبەت داوایان لێ دەکەین بە پیری ڕاگەاندراوی کانونەوە بەتایبەت لە پەیوەندی لەگەڵ چالاکیەکان و گۆڤاری کانوندا گۆڤاری ئێلکترۆنیکی کانوندا بێن و وتارەکانی خۆیان بنێرن. داوایان لێ دەکەین ئەو ڕۆژانەی کە هەمانە لە پەیوەندی لەگەڵ چالاکی ئەنلاینی کانوندا پێشەوەی ئێمە داوایان لێکەین بۆ خۆیان پێشقەدەم بن بۆ خۆیان بە مژارێکی تایبەتەوە کە لە پسپۆڕی خۆیاندایە بێنە پێش و بەشداری ئەو ناو چالاکیانە بن. ئەوەی کە ئەگەڕێتەوە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان ئەم سیستەمە سیستمێکی تەواو فەرهەنگی ئەدەبی هونەری ڕووناکبیریە. بۆیە ئەگەر مەجموعەیەک لە هاوڕێیانمان مابن کە هێشتا پەیوەندیان نەگرت داوامان لێیانە بەبێ سەڵکردنەوە پێشقەدەم بن بێنە پێشەوە ئەوان شتێکەڵ بە هەموو هاوڕێیانی دیکە ببن لە ڕۆژهەڵاتی کوردستان و دەرەوەی ڕۆژهەڵاتی کوردستان و یارمەتی ئەم سیستمە بدەن. ئێمە ئەم سیستمە دەبێت بکەینە سیستمێکی مستەقڕی پێشکەوتووی مۆدەرن کە لە داهاتوودا بتوانێت حمایەت و پشتیبانی سنفی و فەرهەنگی لە ڕووناکبیران و نووسەرانی گەلەکەمان بکات. لە داهاتوودا ئەگەر گۆڕێک هاتە پێشی ئێمە زۆر پلانی گەورەتریشمان هەیە بۆ ئەوەی بتوانین هەموو ئەو هاوڕێیانە لە ژێر چەترێکدا کۆ بکەینەوە و بتوانین پشتیبانیان لێ بکەین هەر لە چاپکردنی بەرهەمیانەوە هەر لە چاپکردنی مەجموعەیە گۆڤارەوە هەر لە چاپکردنی لە گرتنی کۆڕ و کۆبردنەوە و سمینار و کۆنگرەوە حتا پشتیبانی سنفی ڕێکخراوەیی لەو کەسانەی کە پێویستیان پێ دەبێت. بەڵێ زۆر بەڕێز ئازاد ڕۆستەمی بەرپرسی کانونی نووسەرانی کوردستان ڕۆژهەڵات زۆر سوپاس کە بەڕێگەی تەلەفۆن لە وڵاتی نۆروێژەوە بوویە میوانی پرۆگرامی سپێدەی بەختەوەری لە رادیۆ سەلام. من زۆر سوپاستانەکەم و دیسانەوە ڕێز و سڵاو و هیوای تەندروستی بۆ هەموو لایەک.